ماوەی 20 ڕۆژ لە بەردەم محەممەد شەیع سوودانیدا ماوە بۆ پێشکەشکردنی کابینە وەزاریەکەی بۆ پەرلەمانەی دوای ساڵێک لە هەڵبژاردن سەرۆک وەزیرانی بۆ ئەو مەبەستە ڕاست بارد. بەڕای چاودێران لە سایدۆخی سیاسی و ئابووریدا کە عێراقی پێدا تێدەپەڕێ، کۆمەڵێک دۆسیەی قوڵ و چەقبەستوو لە بەردەم حکوومەتی داهاتوودا هەڵتۆقیون کە تێپەڕاندنیان تا ڕادەی مەحاڵ زەحمەتە. هەر بۆیە ڕاکێشانی پوش لەلایەن سوودانیەوە بۆ دروستکردنی هێلانەی حکوومەتە نوێیەکەی بەو ئاسانیە نییە کە لە وتار و دروشمەکاندا باس دەکرێ و هیوای بۆ دەخوازرێت. ئاڵنگاریەکانی بەردەم کابینە وەزارەکەی سوودانی لە پێکێنانی حکوومەت لە دەرەوەی پشکپشکێنەی حزبی و دیاریکردنی وەزیر و کاربەدەستانی شیا و کارامەوە دەست پێ دەکا. بە جۆرێک هەم ئومێد ببەخشێتە شەقامی عێراقی و هەمیش پێکاتە و حزبە سیاسیەکان و بە تایبەت ڕەوتی سەدری هەمیشە ئامادە ڕازی بکات. هاوکات بربەستی مەزنی میلیشیا و گروپە چەکدارەکان و کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵات، هەڵوێست وەرگرتن بەرامبەر دەستدرێژی و بۆردومانەکانی تورکیا و ئێران بۆ سەرخاکی هەرێم و عێراق، چاکسازی لە پەیوەندەکانی دەرەوە و کامکردنەوەی دەستێوەردانی وڵاتان لە کاروباری ناوخۆی وڵات، چارەسەری دۆسەی وشکە ساڵی و بە بیابان بوون، قەیرانی مەزنی بێئاوی، ئەمانەوێ ڕێی نەبوون و کەمی خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیانی عێراق کە پێویستیان بە چارەسەری خێرا هەیە. لەلایەکی دیکەوە کێشە هەڵپەسێررا و چارەسەر نەکراوەکانی نێوان هەرێم و ناوەند لە نمونەی مادەی 140 و ناوچە ناکۆکی لەسەرەکان، دۆسێی نەوت و غاز، هێزەکانی پێشمەرگە و بڕیارەکانی دادگای فدراڵی و ناردنی بودجێی مانگانەی هەرێم کە بێگومان ئەمانەش دەبنە هاوکێشەی ئاڵۆزی بەردەم حکوومەتە نوێیەکەی عێراق. دۆسیەی گەندەڵی سیاسی و داراییش لە کەرتە جیاوازەکانی دەوڵەتدا گەرمترین ئاڵنگاری بەردەم کابینەکەی محەممەد شەیع سوودانیە. هەر وەک خۆشی لاوتاری ڕاستپاردنەکەیدا جەختی کردەوە، دژایەتیکردنی گەندەڵی لە پێشینەی کارەکانیەتی. ماوەی 20 ساڵە گەندەڵی بە شێوەیەکی تند و پلان بۆ داڕێژرا و دەستی خستووە تا قورگی عێراقیەکانەوە. بە پەیامارەکان پێش ساڵی 2003 قەبارەی گەندەڵی عێراق 30 ملیار دۆلاری تێنەدەپەڕاند، بەڵام ئێستا قەبارەی گەندەڵی سەدان ملیار دۆلاری تێپەڕاندووە. چاودێران پێیان وایە دەستبردن بۆ دۆسیە کەڵەکەبووەکانی گەندەڵی و پرسی بە تاڵانبردنی نەوت و دەسەڵاتی گروپە چەکدارەکان لە وڵاتدا سوودانی ڕوبەڕووی کاردانەوە و دروستکردنی بربەست دەکاتەوە لەلایەن خودیەوە هێزە سیاسیانەی کە پشتیوانیان کردووە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. بەو پێی ئەوان خاوەنی میلیشیا و دەوڵەتی قوڵن و ڕێچکەی بەدواداچوونەکانی گەندەڵیش دەچێتەوە بەر دەرگای حزب و کەسایەتیە سیاسیەکان. هەر بۆیە چاوەڕوانی زۆر لەم حکوومەتە نوێ ناکرێ کە درێژکراوەی کابینەکانی پێشخۆیەتی و هیچ کام لەوانیش نەیانتوانی ڕوبەڕووی مافیاکانی گەندەڵی ببنەوە. ئەمە جگە لەوەی هەمان ئەو هۆکارانە ماون کە دوو دەیە دۆخی عێراقیان شێواندووە تا ئێستاش بەردەوامیان هەیە.